ئوستاد مەگەزینە ئەو میوانەی کە لەگەڵمانە بێت مامۆستا لوقمان قاسمیە بێت کە بۆ یەکەمین جار فیلمی درێژی خۆی بە ناوی ماسیگر بەرهەمهێناوە کە چەندین ئەکتەری دیاری کوردستان لە نێو ئەو فیلمە دەرئەکەون و بڕیارە لە دانیمارک بۆ یەکەمین جار ئەو فیلمە لە چەند ڕۆژی داهاتوە نمایش بکرێت. مامۆستا لوقمان سڵاو لێبێ بێگومان چەند ڕۆژێک لەمەوە پێش فیلمەکە نمایش کرا پیرۆزبایی بڵاوکردنەوەی فیلمەکەتان لێ یەکەین. سڵاو حرمەت زۆر سوپاس بۆ ئەوەش مەمنونتانم بۆ ئەم پرۆگرامە جوانەکەتەوە. باز بۆ تۆش مامۆستا لوقمان. با سەرەتا باسێک لە چیرۆکی فیلمەکە بکەین. با بزانین چیرۆکی فیلمەکە کە هەر لەسەر با بڵێن لەسەر فیلمەکە خۆی نووسراوە کە ئەمە لە چیرۆکی ڕاستەقینەوە وەرچێرا. باسێکی چیرۆکی فیلمەکەمان بکە ماسی گرتن باس لە چیەکە وە چ پەیامێک ئەگەیەنێت لە نێو ئەم فیلمەیە. چیرۆکە فیلمەکە لە 2016 لە دانیمارک اتفاق کەفتەیە. دەرواقع ئەم چیرۆکە ئەوە نییە فقط مەختصی دانیمارک بێت لە هەموو وڵاتەکان ئەم اتفاقە کەفت. مشکلی ئەو پەنابەرەکان کە تێنە دەرەوە تێنە هەندەران مشکلی ئەم تێکەڵاوی تێکەڵبووینە لەگەڵ ئەو کولتورەیە. ئێمە هەروە کولتورێکی خاصی خۆمان هەست کاتە تێمە کەنتینە ئەوروپای هەندەران حەزەکەین ئەو کولتور خۆمانە فەراموش نەکەین هەر ئەو کولتورە بچینە ڕێوە. ئەمە ناکرێت. دەرواقع زۆر مشکلی تێکەڵبووینی پەنابەران لەگەڵ ئەو وڵاتەیە مشکلێکی زۆر گەورەس ئەمڕۆژ دامەنگیری هەموو ئایلەکان بووە. ئەم مشکلە لە دانیمارک لە ئالمانیا لە هەموو وڵاتەکان هەست و ئەم ڕووداوە ئەکەفێت. دەرواقع لە 2016 ئەم ڕووداوە بوو ئایلێکی کوردی سووریا یا کوردی ڕۆژئاوا ڕوویدایە. لە 2016 تا ئەلان هەمووی مشکی منی تێکدا گوتم باید من کارێک بکەم کە حداقل کارێک لەسەری بکەم. دوای تقریبا 4 ساڵ وە کۆمەک ڕەفیقەکانم توانیم ئەم فیلمە بسازم یا ئەو چیرۆکە بکەمە فیلم. کاک لوقمان چۆن بوو سەرەتا بڕیارتان یا یەکەم شوێن دانیمارک هەڵبژێرن بۆ نمایشکردنی فیلمەکەتان؟ دەرواقع پێرەکە ئەمە ئۆپنینگی فیلممان کرد چون زۆر کەس بیستووی کە فیلمێکی کوردی لەسەر ئێسکە پێژەن لەسەری ناموسکوژی دروست کردیەوە لەسەری ئینتگریشن یا ئینتگریت دروستکراوە. زۆر بۆ من ئیمەیل هات بۆ زۆر بۆ من مەسەجات کە حەزیان کرد بیبینن. لەبەر خاطرەوە بوو یەکەم جار پریڤات ئۆپنینگە چون ئەم فیلمانە هەناردە بوو چەندانە فستیواڵی عالەمی وەکو ڤنیز وەکو تورنتۆی کانادا وەکو توکیۆ وەکو لوکارنۆ ئەمانە فست پریمیریان هەست. یعنی ئەوەڵ جار باید نمایشی ئەم فیلمە لە فستیواڵی ئەوان بێ. لەبەر خاطر ئەمە جارە ناتوانین بە ئام بەڵاوی بکەینەوە فیلمەکە. لەبەر خاطرەوە ئەو کەسانە کە یارمەتی منیاندا و ئەکتەرەوان و ستافی فیلمەکە زۆر حەزیان کرد فیلمەکە ببینن. لەبەر خاطرەوە ئۆپنینگی پریڤاتماندا وەلی خۆی شکر ساڵۆنەکە هەمووی پڕ بوو. شاردار هات ژۆرنالیستەکان هاتن هەموویان هاتن زۆر فیدبەکی باشێکمانیش لێ وەرگرت. زۆر باشەکەوە تا بەردەوامە بین لە گفتوگۆکردن بێگومان بەڵام لە ئێستا بینەری ترەیلەری ماسیگرە بین دواتر بەردەوامە بین. یان خەونێکە یان مۆتەکەیەکی بیابان. ئەیمە هەفتەیەکە هیچ خەبەرێک نییە لە ژنۆ ماڵەکە هۆشترێنگ نییە. لێرە هیچ کەس وەک خۆی نییە لە خۆرەنیان و تووە بەرد لە جێگەی خۆی سەنگی. تو ماسی لەکوێ؟ من لەکوێ بزانم؟ هیچ کەسە پێنجی پێکردن؟ پێم بڵێ ئەوینی من لەکوێ؟ چزانم لەکوێ؟ بڕۆ بگەڕێ هەموو شوێنێ بگەڕێ شار هەڵتە چەرە ئێرەنا. کاتێک ڕابرد و هەرس دێنێت تەنیا سێبەری ئیشق دەمێنێتەوە. ئەوەنە ژن و ماڵی منن ملکی منن مافی خۆمە لای من بن. Er det muligt, at din kone har en anden, uden du ved noget om det? بڕ بە سەرتۆڵی چی من ژن و ناڵی خۆمم هەیە. ژنی تۆ خوشکی منە. Vi håber på, at du meget snart får gode nyheder. ئایا ئەوان بەڕاستی هەبوون؟ لەکوێ؟ یان تەنیا تارمایی ناومێشی ئەون؟ حرامیشە و دەستان خۆش بێت کاک لوقمان باسێک لە ئەزمموی خۆت بکە لە کارکردن لەگەڵ هەریەکە لە ئەکتەران مامۆستا شەماڵی ئەبارەش نزار سەلامی و لەگەڵ ئەوە شاه حوسێن حەسەن باسێکمان بۆ بکە ئایا ڕۆڵگێڕانیان لە نێو فیلمەکەی تۆدا چۆن بوو؟
با قبل از وقت شتک پید بلم ام تریلره بو یکم جاره که لکانال ایوا بلاوی تا و هنوز خوامیش بلاوم نکرده سو زور کسوتی بچی بلاوی ناکته و تم دوای کرد بلاوی یک جێگەی دڵخۆشیە امرو زۆر قراره سپاس. در پیجک من هست به اسم فیشر مووی هم فیسبوک و هم اینستاگرام و هم یوتیوب لولا انشالله بلاوی یکینو ارز بیت خدمتت ام کسانی که هاتن لکردستان و هاتن کاک شمالش لانگلیس و هاتن براستی هر سیکیان ما مسافر گورایک بون من براستی پال پشتی من بوم لن فیلما اصلا باور نکردنی او مشکلات او کیشهیله که من بوم لسر ام فیلمه چون یکمین روز فیلم برداری سبین فیلم برداری بکن 6 نفر لستاف فیلم کم نهاتن منیان بجهشت تا دانه ستافه لترم پیاکر لآلمانیا لسوئد و لچند جیتر ام 3 نفره و خزانی کاک شمال وکو ماموستایک لپشت من بون وکو شاخ لپشت من بون که ام فیلمانه درست کرد براسی کار کردن لگالیانا زور راحت بود براسی حوچ تک من گرکم بود چندین جار با صبری که عجیب انجامی انا داد حوچ تک من گرکم بود بخصوص کاک حسین و کاک شمال و کاک نزار اصلا زور لگال منات داهاتن بو اوچ تک من گرکم بود کاک لوقمان بێگومان وەکو ئاماژەشمان پێکرد لە سەرەتای بەرنامایە ئەمە یەکەمین ئەزموونی فیلمی درێژی تۆیە لەگەڵەوەی تۆ 30 ساڵە ئەزموونت هەیە لە بواری سینەمایە بێگومان دروستکردنی فیلمێکی درێژی لەو شێوەیە و کۆکردنەوەی ئەکتەرێکی زۆر لە دانیمارکە قورسی خۆی هەیە گرانی خۆی هەیە پێم بڵێ ئەو بربەست و ناخۆشیانەی کە هاتنە بەردەمی تۆ بۆ ئەوی کە فیلمێکی درێژ دروست بکەی چی بوون؟ لە دەرەوە لە هەندەران واقعا فیلمسازی زور سخته راستی زور سخته فرل گوره لسینمای ایران که من واقعا ناسم تا الان نیانتوانی بجز یک دوانی کیان وکو بهمنی فرمان آرا 30 ساله لهندران گری که فیلم بسازی نیتوانی لحر در هنریک اپرسی که لدر و گری که به فیلم بسازد یعنی او مشکلات و او سختیلی که هست باسی لیکان ناوی درست بکریه منش 13 ساله لدانمارکم 13 سال هم بشونی و ام فیلم یه فیلمی که سینمایی درست بکنم البته چندان کرد فیلم و دکومنتاریم درست کرد ولی کیشه زور سخته کیشه اکونومی هست کیشه یا یاریگران یا او بازیگران هست اوانه که اکتکن کیشه یعنی درجه اولا اکونومیه چون عملا دستمزدیان پاریان زور برزه بعد اگر لگل کمپانیایی که لسر فیلم قصه بکید وکو اواسا پروپوزالی دکترا بدهید یعنی اندازه آوا باید برگه بنوسی دلیل برید فلان برید همون چی لسر کاغذ بویان بیان بکید باید تویش فیلمسازی که زور گوره بید که لگل تا ایش بکن اونده مشکلاتی هست اگر تا بیانی لسر مشکلات کانو کیشه قصه بکم هر تواو ناوید براستی من رفیقی برادری که زور باشم هست یعنی به کمک اوان توانیم ام فیلم درست بکەین دوای 30 ساڵ بەڵێ کاتە چەند کاتی پێویست بۆ ئەوی کە فیلمی ماسیگر بەرهەم بهێنن کاتەکەی چەندی خایاند تاوەکو تەواوی فیلمەکەتان دروست کرد و بەرهەم هێنا لە ئەوە ڕۆژەوە تقریبا 4 ساڵە لەسەر چیرۆکەکە کە چجور بکەنە فیلمنامە بتە چیرۆکی باش بۆ فیلم لەگەڵ دوو دانە لە دەرواقع 3 نەفەر دوو دانە فیلمنامەنویس و پیمان نعمتی و مهدیگیان و لگل که دکتر خسرو سینا که زور یارمتی من دا 4 سال ایمه خریکین که او چیره که بکنه فیلمنامه که یه یارمتی اوان کرد من فیلمنامه 6 مانگیش من یعنی پیش تولید امیجین پیش تولیدم کرد بی لگل او اقسام کرد لگل یاریگرگان اقسام کرد لگل ستافی فیلم اقسام کرد بعد تقریبا 1 مانگ 21 جلسه فیلم برداری ام فیلم تەواو بوو لە دانمارک زۆر باشە کاک لوقمان باسێک لە دابەشکردنی ئەکتەرەکانمان بۆ بکە دابەشکردنی ئەکتەرەکان بە چ پێوەرێک داد نابوون باوەڕ بکە 4 ساڵە لەسەر ئەو فیلمنامە کارەکەین 4 ساڵە ڕسمی کاک حوسێنم ناسە ئەو بەرامبەرمەوە هەنووز ڕسمەکەی هەست بە دارە لەولا تماشای اوم کرد و ام فیلم نووسە اگر کاک حسین لنا ام فیلم بازی نکرد ام فیلم منی اساسی دوای اودی کاک شمال هات و کاک نزار هات من فیلمگان یعنی هموی بینیه هموی فیلمگانی کاک حسین و کاک نزار و کاک شمالم بینیه زور بازیگر یاریگرگان تیریش تماشام کرده یعنی
تەنیا بە ئەم سێ نەفەر و چەندان نەفەرتر ئەم توانی ئەم فیلمە بسازم ئەگەر نەواتان هەرگیز ئەم فیلمە شاید دێرتر بسازیە لەبەر خاطر ئەوە ئەکتەیەکی کلدەمان بینیمە لە فیلمێلتر یارمەتی منیدا کە ئەمان پەیدا بکەم و بن بۆ ئەم لەو زەحمەت بکشین ئەم فیلمە دروست بکەین. کاک لوقمان ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو تۆ چۆن ئەزمموی خۆت ئەبینیتەوە لە نێوان ئەم فیلمە و لەگەڵ فیلمەکانی ڕابردووی خۆتە چ شتێکی چ وەچەرخانێکی لە ژیانی هونەری تۆدا دروست کردووە؟ زۆر جێوازە ئەمە کارێکی پرۆفشناڵە هەرچەند کە من کورتفیلمی پرۆفشناڵ میش دروست کردە لە هەموو فستیڤالەکان تقریبا ئەوروپایە بووم و قەبلان وەلی ئەوە کە بتوانانی چیرۆکە گیر بدەی 97 دقە ئەم چیرۆکە ببیتە ڕێوە کە بینەر هەڵ نەسرت لە سینەما بڕواتە دەرەوە تا فیلمەکانم کە 15 دقە و 20 دقە و 14 دقە و 10 دقە بوو زۆر جێوازە بەڕاستی جارە ئەوەڵ ئەترسیام کە ئەم چیرۆکە چشتێکی لێ نەکەفێت فرە لە شۆرت فیلمەکان هەست کورتە فیلمەکان هەست دوای 10 دقە ئەم سەری ینی تیا گۆمەوێت کە چیرۆک لەسەر چییە وای بە هەڵا ئەوە 97 دقە تو چیرۆکێک دابنیت ئەم فیلمە ئینشاءڵڵا تێتە دەرەوە ئەکتەرەکان زۆر جێوازن لە هەموو فیلمەکانیان یعنی کاک حسین کاک شەماڵ کاک نەزار سەلامی یعنی بدون استثنا لە ئەو فیلمێک قبلن بازیان کردە هەمووی جێوازە هەرو جوری بۆ ئەوان جێوازە بۆ خۆمی جێوازە ئەم فیلمە کارێکی پروفشناڵە کارێکی عالەمیە واقعا من خۆم سوپرایز بووم ئەم کاتێک لە سینەما بینیم نێمزانی ئەحساسمە کرد خەونێک بوو. زۆر باشە کەواتە دوای نمایشکردنی کە فیلمەکە لە دانیمارک نمایش کرا ئایا بڕیارە لە کوردستان و لە سینەماکانی کوردستانیش ئەم فیلمە نمایش بکرێت و نەک هەر ئەوەندە بەڵکو لە نێو فستیڤالەکانی دیکەشە بەشداری بکات کە بێگومان وایە نمایشی تایبەت بۆ لە دانیمارک؟ بێگومان یەکی لە ئارەزوەکانی دڵمە کە لە کوردستان بەڵاوی بکەمەوە لە فستیڤالە کوردیەکان بەشداری بکەن ئەوەندە فستیڤالی کوردی بۆ من مهمە فستیڤالی دەرەوە بۆ من مهم نییە من پارێکە لە بەشدار بووم لە فستیڤالی داهوک ئەم ساڵیش فیلمەکەم هەناردە خەریکین ئەینێرین بۆ فستیڤالی داهوک دوای فستیڤالی داهوک ئینشاءڵڵا بۆ سەری ساڵ لە کوردستان لە هەموو سینەماکان ئەگەر قسمەت بێ بەڵاو یەکەینەوە البته قبل از اول دانمارک و ل اروپا بلای کنه قراره ل 24 ولات ل هر ولاتی که دو سه شهری بلای بکنه ان شاء الله اول ل آینده ل رابطه ان شاء الله رکلامی بوده انه اول ل اروپا اینه کن بعد دوای ل کردستان لبر خاطر فستیوال دهوک اگر من ل سینماوان کردستان بلای بکنم چون باید فست پریمیر یعنی اول جار لو فستیوال نشان بدریت لە کوردستانە دوای ئەوە لە تەلەڤیزیۆن یا لە سینەما نمایش بکرێت ئێمە ناتوانین تا دسامبر تا سەری ساڵ لە کوردستان بەڵاوی بکەینەوە. دەست خۆش کاک لوقمان باباسێک لە سینەمای کوردی بکەین بە شێوەیەکی گشتی لە ئێستادا ئاستی فیلم و سینەمای کوردی لەکوێ ئەبینیت و ئایا و ئەستەنگانە چین کە بە گشتی یەنە سەر با بڵێن ڕێگەی فیلم سازان بۆ دروستکردنی فیلمێک و بەرهەمهێنانی؟ الان سینمای کوردی زۆر ڕاحەتەوە بووە ئەم بەحسی کەس هەمیشە لەسەر سینەمای کوردی ئایا ئێمە سینەمای کوردیمان هەیە هەنووز ئێمە بازێک لە دەرهێنەرەکان و بازێکی لەوانە کە انتقاد دەکەن هەنووز لەسەر ئەوە قسەکەن ئایا سینەمای کوردی هەیە یانە بەڵێ سینەمای کوردی هەیە سینەمای کوردی لە فیلمەکان یەلمازگونیەوە شروع بوو لە فیلمەکانی بە کاک بەحمەنی قوبادی ئەوجی گرت یعنی لە ئەوە بژیت ڕنەسانس سینەمای کوردی لە بەحمەن قوبادیەوە شروع بوو هەموو دەرهێنەرەکان یەکی وەک خۆم دوای فیلمەکان بەحمەن قوبادی هاتمەوە زانیم سینەمای کوردی چییە فیلمی کوردی چییە حتما هەیە سینەمای کوردی سینەمای کوردی کە حالا ئاستێکی بەرزەوە لە لەحاظ تکنیکیەوە لە لەحاظ فەنیەوە لە لەحاظ ئەکتەرەوە ئەکتینگەوە لە هەموو لەحاظێکەوە فقط گەورەترین مشکلی بە نەزەری من چیرۆکەکانمان هەموومان زەعیفە یعنی چیرۆکێکی بیشکولەتین گەورایەکەینەوە یا چیرۆکی ترین خراپیەکەین گەورەترین بە نەزەری من بە بڕوای من گەورەترین مشکلی سینەمای کوردی چیرۆکە ئەگەر ئێمە هزاران شاید بژە میلیۆن ئەگەر میلیۆن دی فەرەبێ هزاران چیرۆکی باشمان هەست لە کوردستان کە لە هالیوود نییە لە ئەوروپایە نییە وەلی ئەم چیرۆکە بە ڕاستی بە باشی ناکرێتە فیلم و فیلمنامە
هەر بەگشتیش کاتێک کە لەگەڵ فیلمسازانە دواوین لە نێو بەرنامەیە ڕێک ئاماژەیان بە هەمان شت کردووە و تویانە چیرۆکەکان باشین وە گرنگترین شت لە بەرهەمهێنانی فیلمە چیرۆکە کەواتە شێوازی جێڕانەوەی چیرۆک ئەی ئەو با بڵێن لە چ قۆناغێکە ئەویش گرنگە بە هەمان شێوەی چیرۆک. منزور گرنگی چیرۆکە گێڕانەوەی چیرۆک واتە کارکتەرەکان کاتێکە چیرۆکەکەمان بۆ ئەوی جێڕنەوە چیرۆکەی کە ئەوەندە دانراوە. چیرۆک گرنگە فیلمەکە شاید ئەوەندە ئەندازەی چیرۆکەکە گرنگ نەبێت چون ئەمڕۆژ ستاپی فیلم زۆر پیشرفتە هاتەیە یعنی ئەو ئیمکاناتە ئەو کامێرا ئەو لایتینگە ئەو هەموو شتێک لە 10 ساڵە پێش لە 15 ساڵە پێشە بوو وەکو ئەمڕۆژە نییە ئەو ئیمکاناتی کلاسی فیلمسازی تو یوتیوب بازەکە ئەتوانیت یەک دانش زانکۆیەکە بوو تو ئەتوانیت لە ئەو لاوە هەموو شتە وەربگریت بەڵام چیرۆک پایە و ئەساسی هەر فیلمێکە هەر درامایەکە هەر تئاترێکە هەر شانۆ هەموو شتێک پایە و ئەساس ئەسلی چیرۆکە. فرەد من زۆر فیلم تەماشاکەم بازە فیلم هەست ستافی زۆر باش نییە یعنی بە باشی دروستیان نەکردە ولی چیرۆکەکەی ئەوەندە قەشەنگ بۆ تا آخر فیلمەکە بینەر دەڕاگرێت و تەماشای ئەو فیلمە تەواوەکە ئەوەندە چیرۆک مهمە ستافی فیلم و فەنی و ئەو شتێلە مهم نییە لەبەر خاترەوە ئێمە لە سینەمای کوردیە چیرۆکمان زۆر زایف. زۆر باشە لە نێو پیجی ڕسمی ماسیگرە یەک پۆستە کردەوە لە نێو پۆستەکەشە لەژێرەوە نووسینێک هەیە و کاپشنێک هەیە لە کاپشنەکەیە ئاماژەت بە شتێکەوە بە چەند کەسێک کردووە کەوتوتە فیلمی ماسیگر پێشکەشەکەم بە ئەم کەسانە کەواتە فیلمی ماسیگر پێشکەش بە چیەکەیت؟ فیلم ماسیگر در دەرەجەی ئەوەڵ در دوو قسمەتە یەکی لە قسمەتی خانەوادگی خۆمە دم تقدیمم کرده باوکو دایکم که همیشه دعایان که لروجه سینما درست بوده تا چون مثلا سینما تا الان دم 30 ساله دعای خیریان لپشتم بوده 25 ساله لگل خیزانم وکو شاخ لپشتم بو امکاره تقدیم یکم بد باوکو دایکم و خیزانم کانی دعای اوا دو دانه ماموسای گوران بوده مرحوم عباس کیارستمی و کاک بهمن قبادی وکو ماموستای همو ام 30 ساله لگل منابونه یعنی با فیلمەکانی و با خۆیانەوە حالا ناژم لەسەر کلاسیانە بوو مە حتمما نەباید بچیتە سەر مەدرسەیان و کلاسیان ئەوە کە فیلمیان ئەبینیت ئەو زانیارەی لە فیلمیان ئەگیری ئەوە خۆی گەورەترین مامۆساس بوو من هەموو سینەما مەدیونی مەرحوم عەباس کیارۆستەمی و کاک بەهمەنی قوبادی من تا ڕۆژێکی کاتی بوو مەستی ئەسپەکان کاک بەهمەن قوبادی فیلمەکەی دروست کرد من نەمزانی فیلمی کوردی هەست قبل از ئەوە لە ئەوایی خۆم لە ڕێژا فیلم کوردیم دروستە کرد بە زوانی فارسیەوە کاتە هاتم کرماشان و فیلمی کاک بەهمەن قوبادی کاتی بوو مەستی ئەسپەکانم دی بە لەهجەی کوردیەوە بە زوانی کوردیەوە ئەو موقع من زانیم فیلمی کوردی هەیە باید فیلمی کوردی دروست بکەم دوای ئەوە دی شروع کردە فیلمی کوردی بە من ناسا لەبەر خاطر ئەوە ئەم فیلمە تەقدیمەکەم بە ئەم دوو ئوستاد بە کاک عەباس مەرحوم کاک عەباس کیارۆستەمی و کاک بەهمەنی قوبادی هیوادارم لە هەرکوو بن سلامەت بە کاک بەهمەن. ئێمە شێوەی سەلامەتیان بۆ ئەخوازین و خوا خێزانەکەتت بۆ بهێڵە کەواتە ئەم فیلمە درێژە کە یەکەمین ئەزمموی تۆ بوو ئایا ئەبێتە هاندانێک بۆ تۆ کە فیلمی درێژی دیکەش بەرهەم بێنیت و هیچ فیلمێک هەیە لە مشکتا کە بڕیار بێت لە داهاتوە بەرهەمی بهێنیت؟ پروژەی بعدیم هەر ئەتوانم اسمیشی بڵم بەرنامەنوویسە یعنی چیرۆکەکەی تەواو بوو ئەلان لەسەر فیلمنامەی کارەکەین بوو یەک مانگتر فیلمنامەی تەواو ئەوێت قەرارە ئەگەر قسمەت ببوو ناو نۆڤامبەر یا دەسامبەر درستی بکەین ئەوەڵ لەگەڵ ئەنستیتی فیلم دانیمارکا قسەمان کردووە منتەزر جوابی ئەوانین ئەگەر ئەوان جوابێن پمان بە دانیمارکی دروستیەکەم ئەگەر ئەوان درستی جواب نەدەن پم حتمما بە کوردی تێمەوە لە کوردستان ئینشاءالله لە کوردستان درستیەکەم پروژە و هەموو شتێکی ئامادە است. خۆش بێ مامۆستا لوقمان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە بە هیوای کاری زۆر جوانتر و زیاتر. زۆر سپاس.